ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. شەوی ڕابردوو لە نێوان یاری نەورۆز و زاخۆ کە لە شاری سلێمانی و لە یاریگای نێودەوڵەتی نەورۆز ئەنجام درا گرژی و ئاڵۆزی دروست بوو. گرژی و ئاڵۆزیەکە وای کرد وەزیری ناوخۆ هاتە سەر خەت و لیژنەیەکی پێکێنا بۆ لێکۆڵینەوە لە هۆکارەکەی. هەروەها بووە هۆی ڕاگرتنی یاری نێوان نەورۆز و زاخۆش، ینی لە دەقەی هەشتادا. ئەمە ینی بەشێکی ڕووداوەکە بوو. بەشەکەی دیکە ئەوەیە تاوەکو ئێستا نازانرێت ڕەنگە لەم لاولا هەندێک قسە بکرێت لەسەر هۆکارەکە، بەڵام ئێمەمانان و ینی خەڵکی چاوەڕێی لێکۆڵینەوەکانی بزین هۆکارەکە چییە؟ چی بەسەر یاریەکەدا دێ، چی بەسەر یانەی هەردوو لادادێ. ئەلبەتە لیژنەی ئۆلۆمپی عێراق بڕیاری کۆتایی دەدا لەگەڵ ئەو لیژنەی کە لە وەزارەتی ناوخۆ پێکێنراوە. یاریگای نەورۆز سیمایەکی جوانی بەخشیوە بە شاری سلێمانی، وای کردووە کەلتورێکی نوێی بڵاو کردوتەوە کە خەڵک خێزانی دەڕواتە ناو یاریگاکە و سێری یاریەکانەکە. بەڵام زۆر جار هەبووە کە کۆمەڵێک کاری جوان تێکەڵ بە ململانەی سیاسیەکرێت، وەکو خۆیان دەڵێن ینی ئەم یاریگا نێودەوڵەتێت لە ناو شاری سلێمانی کراوەتەوە کە ڕۆحێکی دیکەی وەرزشی یاوە بە شاری سلێمانی، بەڵام لەلایەن ئیدارەی پارێزگای سلێمانیەوە تاوەکو ئێستا وەکو یانەکە خۆی دەڵێ کارەبای نیشتیمانی نییە بە مۆلیدە بلاجیکتۆر و ڕووناکی ناو یاریگاکە ڕووناک دەکەنەوە. ئەوە چەندین جارێمەوەکو زووم راپۆرت و ڤیتیمان ئامادە کردووە لەسەرەوەی کە چواردەوری یاریگاکە خۆڵە و ڕێگە نادرێت قیتاو بکرێت و جوان بکرێت. هەروەها ئەوەی کە زۆر پێویستە لە ناو یاریەکانە هەموو یاریەکانجام دەدرێ، جگە لەو سکوریتیانەی کە دانراون بۆ یاریگاکە دەبێت پۆلیسی چالاکە مەدەنیەکان ئامادەییان هەبێ لە ناو یاریەکانە بۆ هەر ڕووبە ڕووبوون و گرژیەک کە لە نێوان هەردوو هاندەراندا ڕوودەدا. بەڵام ئەوەی کە دوێنێ شەو ڕوویداوە تەنها 30 پۆلیسی چالاکە مەدەنیەکان ئامادە بووە. لە کاتێکا من قسەم لەگەڵ بەرپرسی ئەمنی یاریگاکانی سلێمانی کرد، دەڵێت کاک دلێر بۆ هەر 1000 کەسێک 100 پۆلیسی چالاکە مەدەنی پێویستە. ئەوەی کە دوێنێ پێشبینی کراوە نزیکەی 15,000 جمهور هاندەر ئامادە بوون، دەبوایە 1500 پۆلیسی چالاکە مەدەنیەکان ئامادە بووە. بەڵام ئیدارەی ئەم شارە و بەرپرسانی ئەمنی ئەمەش ئامادە ناکرد کە ئەمە گرفتێکی دیکەیە ڕوبەڕووی یاریگای نەورۆز بووەتەوە. منم شەو قسەی زیاتر لەسەر ئەم بابەتانە دەکەم. بەڕاستی ئەمەوێ ئاماژە بە شتێکی دیکەش بدەم، ڕەنگە میوانەکانیشم شایەتیم بۆ بدەن کە ئەم جۆرە گرژیانە لە زۆربەی وڵاتانە ڕوودەدەن، ینی لە نێوان یاریەکاندا تەنانە پەلاماردان و سەرشکاندن و ئیدی هێرشکردنە سەر یاریزانان، ینی ئاساییە. بەڵام ڕەنگە بۆ خۆمان تۆزێک کەلتورەکە جیاواز بێ، ڕەنگە هەندێک کەس خێزان ینی لەمە و دووە ترسێکیان لا دروست ببێ بەشدار نەبن. بەڵام ئەمە ئێمە دەبێ ڕۆحێکی دیکەی وەرزشیانە بدەینەوە بە سێرکردنی یاریەکان کە وا لە خەڵک بکەین لەم دیمەنە جوان و ئەم کەلتورە جوانە دانەبڕێت. من ئەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەرم تەوەرە میوانداری هەریەکە لە مامۆستا زانا قادر، ڕۆژنامەنووس و ڕۆژنامەنووسی وەرزشی و ئەندامی لیژنەی ئۆلۆمپی کوردستانم کردووە. مامۆستا زۆر بەخێر. سپاس. بەسێک ڕاستکردنەوە من ئەندامی لیژنەی ئۆلۆمپی کوردستان نیم. نیت نەخێر پێشووتر بوو پێشووتر زۆر بەخێر بێت. زۆرانم پێشووتەکەم قرتانە بوو. هەروەها لەگەڵ کاوە ئەحمەد سەرۆکی پێشووی یەکێتی تۆپی پێی سلێمانی کە جەنابیشتان زۆر بەخێر بێن. لە هەولێریشەوە میوانێکی دیکەم هەیە کاک بێستون ئەکرەم سەرپەرشتیاری یاری نێوان نەورۆز و زاخۆ کە دوێنێ ئەو ئاگاداری وردو درشتی ڕووداوەکە بوو کەویش بە خۆشحاڵیەوە لەولەری پایتەختەوە میوانمە. کاک بێستون جەنابیشتان زۆر بەخێر بێن.
زۆر سپاس بۆ بەڕێز و بۆ میوانە خۆشەویستەکان. زۆر باشە سەوتەکەی هیوادارم بگاتە لای من سەوتی دەهات. بە ئیجازەی ئێوە من ئەچمە لای کاک بێستون بەو پێی کە جەنابی لەناو دۆخەکایە. کاک بێستون ئەگەر پێم بڵێیت تاوەکو ئێستا ڕوون بووەتەوە هۆکاری گرژیەکە چی بوو، بۆچی ئەم گرژیە ڕوویە، چارەنووسی یاریەکە بەکوێ دەگات و بڕیاری چی لەسەر دەدرێ؟ فەرمونون. بەڵێ پێشەچی بەداخەوە دەبواە بابەتێکترمان باسکەوە، بەڵام ئەوەی کە ڕوویدا لە ویستی کەس نەبوو، لە ئارەزووی کەسیش نەبوو. ئەمە یاریەکە لە خولەکی هەشتا دوای تۆمارکردنی گۆڵێک لەلایەنیانەی زاخۆ لە خولەکی هەشتا دوای ڕەتکردنەوەی گۆڵەکە لە ڕێگای یاریدەری ناوبژیوان دیارە چەند هاندەرێکی کەم دەتوان بڵێم 1 تا 2 دیارە لە یاسای تۆپی پێ نازانێت یاخود چاوەڕوانی ئەوەی نەکردکەوە ژووری ڤار ڕاستی و دروستی گۆڵەکە ئەو بکە، ئەو بوو بۆ هۆی ئەوەی کەەوە بڵێن دەبێک ئاو تەنها هۆکارەکەی دەبێک ئاو بگرێتە ناوبژیوان. ئیتر دوای ئەوە دیارە لە هاندەرانی ئەویان پێ قبول نەکرا، زیاتر بە وشەی بڵێن هوتافات بەرامبەر بە یەکتری بەکاریان هینا. ئەوە بوو ئاژا و شەڕەکە هی ناوبژیوان و ناو یاریگا چوە نێو هاندەران. هاندەرانی هەردوو لە دوای ئەوەی گۆڕینەوەی چەندە بەیەک ئاو لەگەڵ یەکتر گەیشتە ئەوەی کەەوە لە کۆنتترۆلی پیاوانی ئاسایشی یاریگا کە ڕێژەکەیان بەداخەوە ڕێژەکان زۆر کەم بوو، نەیانتوانی کۆنتترۆل بکەن. ئەوە بوو لە کۆنتترۆلی پیاوانی ئەمنی دەرچوو. ئەو کات ناچار بووین نابژیوانان و یاریزانان و دەستەی کارژێری و هوەری هەردوو تیپ بە خێرایی بگەین ژووری خۆگۆڕینی خۆیان بۆ ئەوەی ژیانی ئەوان یەکەم جار لە ئەستۆی ئێمەیە ئەبێ بیان پارێزین بە تایبەتی نابژیوانەکان. ئەوە بوو ئەوانمانگەیان لە ژووری خۆگۆڕین و کارەکان گەیشتە ئەوەی کەەوە ئەوەی ئێمە و هەموو خەڵک بینی بەداخەوە کە گەیشتە ئەوەی کەەوە خەڵکانێک زەرمەند بن لە ڕووی گیانیەوە. پرسیاری دووەمت وەڵام نایەوە، من پرسیاری کەمە بێ بۆ تۆ کە باسی حاڵەتی ئەمنیت کرد. وتم چارەنووسی یاریەکە بەکوێ دەگات تاوەکو ئێستا چی بڕیارێ درراوە؟ ئەوەی شارەزایی دەبێت یەکێک تۆپی عراق لیژنە هەیە، راپۆرتەکان دەگاتە دەستیان کە ئێستا نەبژی ئەمنی مەلاعب کە کاک دەر خەرچی سلێمانی هەم چار راپۆرتە ئەخوێننەوە، دیراسی دەکەن، هۆکارەکان دەستنیشان دەکەن، ئەو کات بڕیار دەدەن سزا دەرەکان دەبی چێ بن و شێوازی سزاکان چ بن. بەڵام من ئەوەی کە پێشببینی دەکەم و کە لە پێشتر ڕووی داوە وەکو تیپ بەکویانە یانەی نەورۆز یانەی زاخۆ چ یاریزانەکان چ دەستەی کارژێری دەستەی هوەری هیچ یەکیان هۆکاری گرژی و ئالۆزیەکان نەبووینە. دەتوانم بڵێم ویستیوتیان گرژی و ئالۆزیەکانیش هێور بکەنەوە بۆی ڕوونەدا، بەڵام پێشبینی ئەوە سزای درێ لە ڕووی ئەنجام. بەڵام ئەمە بەجێ دەڵم لە بۆ بڕیاری لیژنەکان یاریەکە ئەم دەخولەکەی ماوە دووبارەی دەکەنەوە، چۆن دووبارەی دەکەنەوە، لە چێ دووبارەی دەکەنەوە بە شێوازێک. زۆر باشە. ئەگە تۆ باسی حاڵەتی ئەمنیت کرد، تۆ جەنابەت ینی تەجروبەیەکی زۆرت هەیە لە ڕووە ئەمنیەکەەوە ئەوەی کە لە ناو یاریگاکە بوو وەکو باز دەکەن کە پۆلیس و هەم برادرانی سکوریتی، تۆ ڕازی بووی لەو ڕێژەیە کە لەوێ بوو، ینی وەکو کاک دلێر ئاماژەی پێکرده بوو کە 30 پۆلیس و ینی پۆلیسی چالاکە مەدەنی و خۆشیان 6 سکوریتیانێ 90 کەس ئەڵێ بۆ ئامادەبوونی جەماوەرێکی وا پێویستیمان 1500 پۆلیسی چالاکە مەدەنیەکانەیە. بەڵێ بەڕاستی بەڕاشکاوانە قسەی بکەین. ئەم ڕێژە پیاوانی پۆلیس و کە لە یاریگاکە بوون ئەمانە بۆ یاریەکی ئەگەر بێت و 1000 هاندەر ئامادەبی ئەم ڕێژەیەکەمە نەک ئەم ڕێژەیەکە لە یاریگا بوون تا ئەگەیان 15,000 بەڵام با ڕاشکاونە لە کەناڵەکەی ئەو برێم نەک 15,000 زیاتر لە 20,000 هاندەر لە ناو یاریگا بوو. لەبەرەوەی ئەو یاریگایە
بەپێی ئەوانە 14 تا 15 هزار هاندەر دەگرێتن زیاتر لە 5 تا 6 هزار هاندەر بەس بە پێوە وەستاوە ئەمە هۆکارێکی زیاتر ئەمە نەک 1500 بە 2300 ناتوانانی وا بە ئاسانی کۆنتترۆل بکەیت هەرچەندە پێژیارێکە داوانیم لێ کرد کە پیاوانی ئەمنی کەمە بەڵام نازانم هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئایا ئەو سیاستەی کە لە نێوان چەند کەسانێک ئێمە ناوەکان نایەنین بوویتە هۆکاری ئەوەی کەەوە دەڵێ ئێمە لە بەڕێبەراتەکان ناخود ئەوانەی کە پێیوەستن بە نردنی پیاوانی پۆلیسی ئەمنی هاوکار نابن بەڵام بەداخەوە واتە کاک بێچون قسەکەی من دروستە کامەش گلاوە بە ململانەی سیاسیوە یعنی خۆ لە کاتێک ئەمە ئەرکی لایانی ئەمنی و وەزارەتی ناوخۆیە بەڕاستی پۆلیس ینی بۆ گردبوونەوەی جەماوەرێکی وا زۆر ینی ئامادە بێت بەڕاستی بۆ ئەم گژێ دروست نەبێت بێگومان ئەوە ئەرچی برایانی پۆلیسی هەموو شاری ئەوەی شاری سلێمانی لە ناو یاریگا دانیشتووە کوڕ و کچ و خوشک و برای لە ناو یاریگا دانیشتووە چی هەرێمی کوردستان هەموو خەڵکە لە قسەکانی باش نایوادارم ئەو شەبەکەی ئینتەرنێتە تۆزە چاک بکەن ئەگەر ڕێم وڵات کاک بێستون تاوەکو تۆزە چاکێکەن دەست خۆش بێ با بچمە لای مامۆستا کاوە بە ئیجاسی چە نابرا باش مامۆستا زانە سێری کرد بەڕاستی من دروستبوونی ینی کۆبوونەوەی جەماوەرێکی وا زۆر خۆش ڕۆژنامە نووسی ئەزمونێکی باشت لەم بوارایە ینی بەڕاستی پێویستی بەوە نییە ئەمنیەتی ئەم خەڵکە بپارێزرێ چاودێری بکرێ لە کاتێکا تۆ دوو یانەی منافسن بەڕاستی هاندەرەکانیان گەنجن و خوێنگەرمن ئەکرێت لە هەموو حاڵەتێکا ڕوبەڕوو یەک ببنەوە بۆچی ئەمە ناکرێ بەڕاستی سپاس بۆ جەنابەت بە خێراتنی کاکا و کاک بێستونە کە میوای سەرکەوتنیان بۆ خوازم سڵاو ڕێزم بۆ تەواوی بینەران هەیە هیوادارم حیوارێکی وەرزشیانە دوور لە هەموو شارێک و زەختێکی سیاسی و ئەعلامی کە هەیە و هەدوور لە هەموو شارێکی سۆشیال میدیا و خەڵکانێک کە شارەزاییان نییە لە بوارەکە کە قسەیان کردووە یەکێک لە کێشە سەرێکی و گەورەکان لە هەرێمی کوردستان ئەوەیە کە لە هەموو عێراق ئەوەیە کە پۆلیسی تایبەتمەندی پارێزگاری لە ناو یاریگاکان نییە ئەوەی کە لە خۆیەوە قساکە ئەڵێ مەسەلەن دەسەڵاتدارانی ئەم شارە مەسەلەن پۆلیسی تەواویان دابین نەکردووە ئەی باشە ئەی لە هەولێر بۆ ئەو کێشەی ڕووەدا ئەی لە زاخۆ بۆ ڕووەدا ئەی بۆ لە مەلعەب شەعب ڕووەدا ئەی بۆ کەواتە ئێمە لە یاری سلەیمانی ئەگەر کاکاوە باش بیریە لەوانەیە جەنابەت کەمتر متابعی ڕاستەکەی هەموو یاریەکی جەماوەری گلەی ئەویان نەکرد کە پۆلیسی پێویست نییە بۆ دابینکردنی ئاسایش بۆ یاریگاکە و لە هەموو کاتێک شاکە دەسەڵاتداران هەر کەسێ بووە لەو کاتا لە ئێستاشە کە پۆلیسیان نردو ئەو پۆلیسانم بتەخەسیس نین بە یاریگاکان ئەوەی کە ئێستا سەیری یاریگا نێودەوڵەتی و جیهانیەکانەکە ئەیبەیەکی گەورەیە خەڵکی چەکدار خەڵکی عەسکەر لە ناو یاریگاکانە بێ نەماوە شتیوان لە دنیاە نەماوە لە کوردستانیش ئەم خەڵکە مەدەنیە مدەڕەب پێکراوە نییە کە بێنێتە ناو یاریگاوە کە بتوانێت پارێزگاری لەوانە بکە ئێمە ژیرۆدەی پۆلیسی چالاکی مەدەنیەکان ئیشی ئەوە نییە یاریگاکان کۆنتترۆل بکە ناو یاریگاکان پۆلیسی تایبەتی خۆی هەیە پێڵێن پۆلیسی یاریگاکان ئەگەر تۆ لە عێراق دروستێکەن ئێستا بەڵام لە هەرێمی کوردستان نییە بە هەموو هەرێمی کوردستانەوە یاریەکم پێ بڵێ یارێکی نێودەوڵەتی پۆلیسێ ببینی بە جلێکی ڕەشەوە بە خودە و ئەسکەر و بەهینەوە شتێک نییە لە دنیا شتوانی ئەو خەڵکی لە خۆی و قساکە ئەبێ ئێمە داوا بکەین لە دەسەڵاتداران بە دەرەجەی یەکەم ئەنجومەنی وەزیران لە سەر ئاسی عێراق مادەم یاری تۆپی پێ یاریەکی ئەوەندە جەماوەری و گەورەیە بەڕاستی ئێمە داوان لێ بکەین بە زووترین کات هێزێکی کاریگەر وەکو ئێستا لە وڵاتانی پێشکەوتویانە بە کۆمپانیەکان ئەو کۆمپانیای کە تۆ ئەیان بینی لە یاری نێودەوڵەتەکان من خۆم کاسی عالم دیوە کاسی خاراتم دیوە دەیان یاری نێودەوڵەتم دیوە مەکو ڕاگەنکاری هەمووی سیکۆریتیەکان هەمووی کۆمپانیا ئەیبا بڕێەوە باش ئیشی حکومەت نییە ئێمە یەکێک لە کێشە گەورەکان جاران کە ئەعلام بووین ئیشمان لەسەر کرد
ئەم چەکدارانە هاتنە ناو یاریگاکان کێشەی گەورەیان بۆ ئێمە دروستە کرد یعنی ژەماوەریان ئیشتیبزازە کرد بەڕاستی خەڵک بێزار بوولیان خەڵک بێتاقەت بوولیان من داوا ناکەم جارێکی تر ئەو چەکدارانە بگەڕێنەوە و داواش ناکەم لەوەی کە لەگەڵ ئەوەش نیم کە دەسەڵاتداران بیانوێ خوانە خواستە لە یاریگای نەورۆز باشەوە لە یاریگای نەورۆز بیانوێ ئەی لە هەولێر بۆ ڕۆدا و لە هەولێر ئەو ئاماژەمان بۆ کرد مامۆستا ینی ئەمە ئەکرێ پێکدادانە بێ لە هەموو دنیای شووە وڵاتە ئەوروپیەکان شووە بەڵام زوو چارە سەرکردن و هەلکردنی ئەمە بەچیەکرێ بەهێزی ئەم نییە بەدڵنیایی شەر نییە تۆ سکوریتیە خۆتە زانی لە وڵاتی ئێمەدانرێ مانگی 500 زایدێ ئێداماوە بچێ خۆی باتە بەر بەردوو بەر کاکە سامانجان من بەڕێزی تاکی دەکەمەوە من قسەی زانستیانە و بابەتیان ناکەم من قسەی سۆشیال میدیا و سەرجادە و خەڵکی نەخێنەوار ناکەم من ئەوە کەم کە لە دنیا بینیومە من دەوراتی نێودەوڵەتیم بینیوە ئەمە نیمانە مامۆستانی چارەسەر ئێمە بەخێرا ئەمە دروست نابێت تۆ بە من بڵێ هۆکاری توندوتیژی چییە هۆکاری توندوتیژی ئەوە نییە کە مەسەلەن لە ناو یاریگاکە مەسەلەن پۆلیسی کەم بووە باشە ئەی بۆ یاری پێشتری نەورۆز هەمان جەماوەری لێ نەبوو لە زەورا لەوە قەرباڵقتر نەبوو چییە کەواتە با من بۆ جەنابتی پرسیارەکەی بەدەستەوە دەستی لە پشت بێ ئەزانی چی ئەو قسەیەکی شە بەڕاستی ئەزانی دەست شتەکان تێکەڵاوە ئەزانی بۆ تێکەڵاوە من حەز ناکەم ینی بمە تەرەفگیری ئەو بەڕێزانەیە زان من لە ڕاضیە ئەو ساحەیە ئەو یاریگایە هیچ شێغلاور نییە با بە سەراحەت قسە هی بەرەی گەل نییە بەڕاستی پێ بڵم ئەو ساحەیە کەس دینارێکی بۆ خۆی تیا سەرف نەکردووە ئەو ساحەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی سلەیمانی یاریگایەکی گەورەی نەورۆز هەبووە کە حکوومەت بە بەلاشایەتی بە نەورۆز یاویانە بۆ کۆمپانیا هاتووە ئەو یاریگایی دروستکەوە یەک دیناری هیچ کەسایەتێکی سیاسی و بازرگانی و ئەمەیتیانە ئەم یاریگایە مڵکی شاری سلەیمانیە مڵکی خەڵکی سلەیمانیە مڵکی وەرزشی سلەیمانیە ئەی لە تۆ لە زاری چواردەورەکەی ڕازی کە ئاوە قسەکە جوانە قسەکەم تاڵم یاری کاک شێغلاور کە من ڕێزی زۆر تایبەتمەیە ئێمە لە ئاستەوانی تەقیمی جەنابی بکەین ئێمە خەڵکی وەرزشکارین ئێمە کەسی سیاسی نین کاک شێغلاور نادی نابا بەڕێوە ئەوەی کەیانەکە با بەڕێوە خەڵکانێک ترن کە ئێمە شەو ڕۆژ کۆنتاکمان هەیە لەگەڵیان قسەمان هەیە لەگەڵیان بیرورا ئەگۆڕینەوە باسی وەرزشەکەی بەڕاستی من پێم قورسە پێم ناڕەحەتە پێم ناخۆشە ئەو کایە سیاسەی کە هەیە لە خوارەوە هەیە لەسەرەوە نییە تێکەڵ بە وەرزش بکرێکە باشە من بنمونەیەکی بەسیت بۆ تێنەوە یانەی سلەیمانی نازام جەنابەت بزانیانە یانەی سلەیمانی و یاریگای سلەیمانی و هەموو ممتەلکاتی سلەیمانی فترێ لە فترەکان ئەم سۆشیال میدیای کەمتر بوو خەڵکانی دەسەڵاتیە و دژایەتیە کرد ئەو کاکە ئەو یاریگایی گۆڕانە باشە هی گۆڕانە کاک سەرکەوت گۆڕانە باشە گۆڕان نەما کاک سەرکەوت هەر وەکو خۆەتی یاریگاکە هەری مڵکی سلەیمانی کەواتە ئێمە بەو ڕۆحێتە بیر نەکەینەوە یعنی من داوا ئەمە قسەکە جوانە خۆ ئەبێ سیاسەکان بە ڕۆحە بیر نەکەنەوە سیاسەکان زانی چی بکەن سیاسەکان کەمتر خۆیان دەخادت لە ڕاضەیە بکەن ئەنا خۆ خەڵک ناوێ ئەمە ینی تێکەڵ بە ململانی سیاسی بێ و ڕاستی پێڵێم ئەو یاریگایە یاریگای دەسەڵاتدارانی سلەیمانیە چکە ئەگەر دەسەڵاتدارانی سلەیمانی ئەو ساحەیان نەدایە بە یانەی نەورۆ ئەجا باەک معلوماتی یاسایی بەمێ معلوماتی یاسایی زۆر مهمە هیچ یانەیەک لە عێراق نەک لە هەرێمی کوردستان مڵکی شخصی نییە هەمووی یانەکان لە عێراق نظامی عێراقی نظامی سیستمی عێراقی سۆشیالیستیە سۆشیالیستی یانیشی یعنی هەموو یانەکان وەکو ڕێکخراو سەیر ئەکرێت ممتەلەکاتی یانەکان ممتەڵەی کاتی دەوڵەتە هیچ شخصی نییە یعنی هیچ کەسێ لەو سەرۆگیانانە با نەڵێن کاک شێغلاور با بڵێن کاک شێخ عێراق ئەمە نییە لە عێراق بە عێراقیشەوە هەمووی یەک کەس دینارێکی خۆی بۆ وەرزشی کوردستان بۆ وەرزشی عێراق سەرف نەکردووە ئەوەی کە هەیە هەمووی ممتەلەکاتی دەوڵەتە ئەم میلەتەی ئەم وەرزشەیە سەرف پێکەن بۆیە هیوادارم بە ڕۆحێکی وەرشیانە مامەڵە لەگەڵ شتەکان بکەین هۆکاری توندوتیژی لە ناو یاریگاکان ئەوە نییە کە مڵکی فڵان کەس بێ مڵکی ئەوە بێ بەڵکو من داواکەم لەو سەرکردانە کەمتر استغلالی ڕاضە بکەن زۆرتر استغلالی یاریگەکان بۆ دەرخستنی دەست خۆش بێ مامۆستا
ئەگەر پێم بڵێیت ینی با ئێمەوا لە خەڵک نەکەین خەڵک لە ئێستاویتە پێی وابێ هەموو یاریەکەم فۆزایە دروستە بێت بەڕاستی خەڵک چێژێبینی لە سێرکردنی یاری و شتێکی زۆر جوان و شارستانی بوو کە خەڵک خێزانی بەڕاستیە چوو سێرێک تەنانەت مناڵی بچکۆلە و مەتۆلکەیشان لەگەڵ خۆیان ئەکرێ مەجارێکە ڕووباتەوە یا پێشببینی جەنابێت بۆ دۆخی داهاتووی یاریەکە چییە فەرموو پێشەشی زۆر سپاس بۆ جەناب بە خێراتنی مامەسازانە و دکتۆر بێستونەکەم لە ڕاستیە من جەوەرەکە حەزنا ئەو قسانەی مامەسا من 100% تەیید یەکەم مەقسەمەوەی ناچمەوە سەرەوە بابە ئەبێت دەردی جەنابێ ئاماژە و پیا چۆن چارە سەر بکرێ کێشەی ئەمەزان چۆنە بەرپرسی وەرزش ئیشاری سلێمانی نوێنەرایەتی سلێمانیە یحادەکان نیە هی هەولێر نوێنەرایەتی هەولێرە ئەوانە کێشەکانی ڕاضە بۆ هەموو دەرخستنێکی و ڕسمگرتنێکی خۆیان هەچی چالاکەکانی عێراقەیە نە ئەم شارەوە ناتوانن یەک شت لەم بۆ ئەم شارە بکەن نەک بۆ شاری سێمە بۆ لێرشیان نەکردو ئەمە کێشەکە لە چی ئاگرێتەوە یەک باشە بۆ لیان داوا ناکەن 200 کەس پێێتە سەر وەزارەتی ناخۆ تاعینیانکەن وەکو حیمای بۆ یاریگاکان دەکلی پێ بکەم بە تەریقەی نوێنەرایەتی چکە هیچ تحادێ بۆی نیەمە قانونە من سەرۆکی تحاد بوو ناتوان مفاتحی وەزارەت کەم یەکسەرە بێ بیان بە نوێنەرایەتی لە من بەرزترە یا بە واتان نوێنەرایەتی لژنی ئۆڵمپی هیچ کەسێک کار بۆەوە ناکە من هەمویانە بینم بەعام بە بێ ئێسسنا لە دۆ کۆتا سلێمانی هەمویانە بینم چێت ئەیبەن تەوقەی لەگەڵاکەن و چوار ڕسمی لەگەڵاکەن و کۆمەڵێ ئینێنن بتوڵاتێنە شاری سلێمانی و لێروان ئەم بتوڵاتان هەر مەحسوبنی نەعاسینە جارێک غەربیاسی هەر نییە من نازانم غەربیاسیان لێکردین بین ئەو پارە جوانی خەڵکی سلێمانی و خەڵکی گەنجانی سلێمانی وەرزش هەڵێم و گەنجانی هەولێر هەمووی دەشتە قۆڕانەیە سەرفەکەم من تەحەداکەم یەک ئەندامی یەکێتیەکان ینی یەکێتی تۆپی پێ با لە باسکە خۆ من داوام نەکردو حیمای بۆ نادی نەورەز بێن من داواکەم حیمای بۆ کێ بێن ئێمە بالەمانەیە پێشمەرگەل لە نوخوای بەشدارێکا سلێمانی لە کوڕەتولێتا لە نوخبێ ئەوە نەورۆزە لە شەقا لە نوخبێ کاکەمی حیمایەوێت کاتە کە ئەگەر بێتۆمان 200 کەس داوا بکەن لە وەزیری ناخۆی عێراق ئەوە گریما وەزیری ناخۆی عێراق بۆ هەمویانی کردووە تاوانەوە چالاکە مەدەنیان دەری مامۆسا ئاماژێ پێ ڕانەهاتون لەسەر ئەو تەریقێشکا و خۆی دەوری خاصی خۆی ئەمە بێ بیکە ئەمەیکە بجەناب ئەمەی منێڵەمە بێن نوێنەرایەتی سلێمانی بەرزی کاتەوە گریمان یانی ئەگەر یەکێتی تۆپی پێ سلێمانی نوێنەرایەتی بەرپرسی هەمویانە واتە وەکو چۆن پێ بڵێن لیژنەیەکی ئۆڵمپی بچووکە لە شارەکەیە لیژنەیەکی ئۆڵمپی بچووکە ئەم کەسانە ئەبێ هەستن بۆ چارەکیان من یعنی ئەزای مەقسەکەم دەچیە من ئێستا دە کۆمەڵە شتە بیرم لە تۆڕە کۆمەڵایەتەکانە حەپاس ینی نوێنەرایەتی ئەبێ بێتە سەر خەت بۆم کار و چالاکیانە بە داواکە لە مەحافظی سلێمانی پارێزگاری سلێمانی لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ دکتۆرە باڵ بەقەدەن چاوم خۆش بێ وەکو شخصی خۆی وەکو شخصی خۆیم خۆش سەمانە بێت لە دەرەوەی دەسەڵاتی حیزب بنامێن بەڵێ بەیانی تۆ بڵێ هەزمونی حیزبی بەسەرەوە نەخێر نارێکی بارژ خۆ بۆ یانەیەکی خۆی نەخێر دەردی ئینەڵێ با قیاسات دانێن وەزنی ئەوە نەبێت باڵای ئەوە نەبێت ئەم یاری ئەم کەسانەی کە وەرە گیرم بۆ ئیشە بە ئەو کەسانە بێن تەعین بن باخریش بێت بڵین کابرا هات بێت مەقسە بڵین شادی نەبێت و نەخێنەوارێ بێتە پێشەوە کە پرسیاری شوێنێکی لەکەی مەقسە بڵی کورسی ژمارەونە لە کوێیاکە ئەمە کورسی مەقادی خۆمە نەزانە پێم بڵێ لە کوێیا بڵێ لەو بەرەیە لە ئەیە لە بێ لەسی ئێمە و کێشانەمان لەوە سەرەکری ئەبێ و کێشانەوە چارە سەرکە جا کۆمەڵشت لە دیاریگاکان نایبینم بزدا لە یاریگای نەورۆزا بینیمەوە چای خۆشم بینیوە خەڵک بە عەلەمێکەوە چێتە ژوورەوە بە عەلەمەوە کە ئەچێتە ژوورە سێرەکەی عەلەمەکەی تێڵای پێوەیە تێڵا کاکە لە عادەمان شتیوانە تێڵا بە عەلەمەوە بێ لا بێتویکێ بە شەڕەکەی پێکرێ ئەبێ نێڵن ئەوانە دوای ئەوەش دەبێ ئاو من ئەمە تقریبا لە دخولی لەنەوە نۆ ئەمانەیە بوو لە خولی ئیسپانیا بینم ڤیگۆ لە بەرشۆنەوە چۆن ڕێڵمەدی دەبیان تێگرت لەبەرەوەی زدی بەرشۆنەیاریەکە بەڵام ئێستا ئەبێ من داوا لەو برادرانەکەم لە کاک لێرش داواکەم لە مۆلاکەس بۆی نەبێت دەبە بەرێتاوە ناومەنابەکەگە دەبکە لە هەموو دنیا سەری دەبەکە آخر عرض بکەم سەری دەبەکە لێکرێتەوە لە هەموو عالەماوایە کاکە سەریەوە دەبێت لێکرە و دوایەوە ناڕوە تۆ پڕێشی بە خۆی کوژێت تاکویا 5 متر 6 مترە ڕوە ئێمە ئەو کێشانەمان هەیە دوای ئەوەش کە سێرەکەی ینی کۆمەڵێش دێ ئێمە کامیرەمان نییە لە ناوی نەکە لە ناو جمهورەکە چونکە لە عالەما کەسێک ئاژاوەیە گەنێتەوەوانە کە سێرەکەی دەست بەسەرەکریتر بۆ زەمانێکی کورد من هیوادارم کەس نەگیریە لە دنیا ئەوە لەگەڵەوەیانیم بەڵام دەست بەسەرەکرێ بەڵام علامەتێکی ئیسیپامێکێتە سەر نقطەیەکی ڕەشی خەنە سەر ئەم زەلامە بۆی نیە لە هیچ یاریگاکان نابێت ئەمانە نییە زۆر باشتۆ لەگەڵەوەی کە ئەو تەلبەن کرێ زۆنی میوانەکان یا جمهوری هەردوولا چی لێ بکرێن ینی تەلبەنها ینی بربەستێکیە بێ ساوی دوێنێ
دوێنێ ئەدبینی هەمووی ینی مناڵ و ژن خۆی هەڵە دیسا هەگات ئەهاتە ناو ساحەکەەوە ئەمەی کە لە یاریگای نەورۆزمایی دڵخۆشکەریە و من جوانە ئەمە بە شانازیەوە ئەتوانم بڵێم یاریگایەکی جوان لە شاری سلێمانی ئەم یاریگایە یعنی ئەگەر لە ئێمە- کوردستان و لە عێراقشە بەڵام بۆ ئەم زروپەی سلێمانی نەگونجاوە بۆ عێراقش نەگونجاوە نەک بڵێم سلێمانی لە ئاسی ڕۆشنبیریە گەنجانی سلێمانی لەسەر و هەموو گەنجانی عێراقەوەیە بەس مەقسەکەم ئالێرە چییە بۆ ئێرە نەگونجاوە تۆ خولی ئەڵمانی خۆ من خولی ئەڵمانی کە سێرەکەی شەبەکەکە لە پشتەوە مامەسا ێ با شەبەکە دانێن ئێستا مادەم تەلبەنەکە سیماش تێگەیە سیمای مەلعبەکە تێگەیات شەبەکەی هەیە. شەبەکەی هەیە تاوان لە ئەڵمانیا هەیەی شەبەکەی هەیە کە پیشانە یاریگارەکە لە هەموو عالەمە بە زنگیس ئەوەی هەیە خۆ من لە نەحی سەقاپیەکە لە ڕاضیان ناگەنەوە بە ئینگلیس بە زنگیزەوە حاڵەت دەسوڵات جوان ڕۆی ینی ئەوەی کە دوێنێ هەبوو شتێکی نەخوازدا بووە چەند یاری کرا و خەڵک دانیشتۆ جبورە زۆڕۆشتووە گژی ناناسواز بۆ خۆمەرجیتیانە بۆ لە ساڵی هەشتاکانە 85 بۆ 86 لێبەرپول و یۆبانتز یاری نیایی کاسیانە بۆ وابزار گاز بوو سیوەش کەس کوژراتیە سواز بۆ خوا قوربانی وامان نایە ئەمانە بەڵام من یەک کێشەم هەیە یەک کێشەمە حەزەکەم نقطەیەکی جوهری بخەمە سەر من نازانم نادیەکانی ئێمەوە تەقبول ناکەم بە یەکتری بدۆڕن زاخۆ دۆگە و لێرس لێ نەورۆز تەقبول ناکەم بۆ بە یەکی بدۆڕن بۆ بە زەورای بدۆڕێنی ئاحتیاطی تۆقەی لەگەڵاکەی بە نەفتێ دۆڕێن تۆقەی لەگەڵاکان هەمویان بەبێ ئیستثنا من باسیەوەکەم بەڵام کەسێرەکەی بە یەکێ دۆڕێنی تەقبولی ناکەی وەڵاوەکەم بە پرسیار بۆ مامۆستا بێستون مامۆستا باشە بۆچی ئێمە یانەکانی ناوخۆ تەقبولی دۆڕان و برنەوەی یەکدی ناکەین بەڵام لەگەڵ یانەیەکی بۆ نمونە خوار و ناوەڕاست یاراق ئاگە بدۆڕین ئاسایی وەکو مامۆستا کاوە مامۆستا کاوە ئەڵێ تەوقەکەین پیرۆز باش لە یەکەکەین بەڵێ بەڕاستی پرسیارەکەی زۆر لە جێ خۆیتی لێرکوانان لە بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە بەڵێ ئەوەی کە باسمان کرد کاریگەری سیاسی کە خاڵی سەرچی ئەو هۆکارەیە ئەوەی کە مامۆستا زانا بە خۆشحاڵیەوە دوو شتی باس کرد یەکیان 100% لەگەڵیمە ئەمانەی لە یاریگە ئامادە بن ئەمانە پۆلیسی ئەمانە پۆلیسی نێشتنی تاوانن ئەمانە پۆلیسی دژ بە ڕووداوەکانی مەسەرەن نەخوازرای وەکو کوشتن و ئەوانە ئەمانە پۆلیسی پاراستنی یاریگانینە پێویستە پۆلیس ئاساییشی پارێزگاریکردن لە یاریگا تایبەت بن ئەمە قسێکی زۆر جوانە بەڵام ئەگەر بێت و ژمارە پۆلیسەکانی دوێنێش زیاتر بانە لەوانەیە ئاڵۆزەکە کەمتر دەبوو بەڵام کە ئەوەی ڕوودەداتن لە نێوان یانەکان و هاندەرەکان یانەکانی هەرێم ئەوەی کە جەنابی باسی کرد وتی بۆ لە یاریگای لە یاری جەویە هاندەرەکان ژمارەیان زیاتریش بوو بۆ ڕووینەدا لەبەر چ ڕووینەدا لەوانەیە هەمان ڕێژەی پیاوانی پۆلیسیش لە یاریگا بن لەبەر ئەوەی ڕووینەدا لەبەرەوەی هیچ سیاسەتێک لە نێوان برێن ئەوەی کە لە ئیدارەی سلێمانی لەگەر بەغدا هەبێتن بەڵام بەداخەوە لەوانەیە هەرێمی کوردستی خۆمانەیە سیاست تێکەڵ بە وەرزش کراوە بۆیە خاڵی سەرچیە کە هاندەرەکانمان چی سنووری ئەم ئیدارە دەچێتە ئەملایان ئەم لە دێتە ئەولایە ئەم گرژی و ئالۆزی دروست دەبێتن بەڵام ئەمە لێرە دەمەوێتن ئەم زۆن و زۆنکاریش ڕۆشنبیری ئێوە گەورەتر بی بێگومان بۆ لە یاری زەوی ڕووینەیە بۆ لە یانەکانی هەرێمی کوردستان ڕوودەداتن لەبەرچی ئەمە هۆکارێکە بەڵام ئەمەش زۆر جا باز دەکرێتن دەڵێن لەوانەیە دەستی دەرەچی دێتن بەڵام دیسانەکە بۆ هاندران دەگەڕێنمەوە ئەگەر ئەوەی لە تەنیشتە من دانیشت بوو ویستی بکتە هۆکاری ئاژاوە جێڕی من دەستی بگرم ئەوەی تەنیشتم وشیەکی نەشیاوی وت بە یەکتری من دەوی بگرم ئەگەر ئێمە هەمومان بەو بەرپرسیارێت تێستین ئەو کاتە با هێزە سیاسەکانی دەرەوەش ناتوانانی کاریگەری لەسەر جوانی ڕەوشی وەرزش بی کە ئێستاکە جوانترین نمونە و دیاردەی وەرزشی خولی عراقی لە هەرێمی کوردستانە بەو هاندەرە جوان و خۆشەویستانە و بەو یاریگە جوانانە بەداخەوە بە سیاستمەداران نەیشێوێنن ڕۆژوانەکەمان لێت تێک نەدەن باشە کاکا خۆت ڕەنگ کاک بێسوون ببوورە ڕەنگە شایەتیەوە بەی یانەی نەورۆز چەند یانەیەکی جوانە و کە ڕۆحی وەرزشی لە ناو سلێمانی زیندوو کردووەتەوە ینی جەنابەت کە سەرپەرشتیاری ئەو یاریش بووی ئەزمونێکی زۆرت لە ناو یاریگا و یانەکانە هەیە ئەکرێت بۆ نمونە یاریگایکی ئەوە نێودەوڵەتی جوان کە خەڵکی سلێمانی ئاش کردوتۆ لەگە وەرزشە بەڵام ئەوە سیمای خزمەت گوزاری و تەنانەت کارەبای مۆلیدەیە کاربای نیشتیمانی پێنادرێ بەڵێ بەڕاستی ئەوەی کە مامۆستا باسی کرد
ئەمە یاریگای خەڵکی سلێمانیە، ئەمە یاریگای یاریزانانی سنووری پارێزگای سلێمانیە، چونکە ئەمڕۆ ئەم یاریزانان یاریەکەم بەیانی لەوانی یاریزان لە قەزا و ناحیە و پارێزگا و لە شوێنیشتر بێ لەم یاریگایە نوێنەراتیانی نەورۆز بکە. نەورۆز نوێنەراتی یانەی شاری سلێمانی دەکاتن. ئەمە پێویستە هەموو بەرپرسانی شاری سلێمانی گرنجێکی تەواو بۆ یاریگایە بدەن. ئەمە یاریگایە مولکی تاکە کەسی هەژمار نەکرێت، با بە مولکی شاری سلێمانی هەژمار بکرێتن، بە هەمویان پارێزگاری لێ بکەن، بە هەمیان بیپارێزن، بە هەمیان سیما جوانەکەی نیشانی وەرزش بدەن. بۆ مەرامی شخصی و سیاسی وە بکەن خەڵکانێکی ئەوەی لێ دانیشتووە لە هەموو چین و توێژەکانی تایە، لە هەموو لایەنەکانی تایە، لە هەموو حزبەکانی تایە، لە مناڵ و تایە. خۆ بەس هیلایەنێک نییە، هەمووی تیا بوو، هەموو حزبەکانی تیا بووە. پاراستنی ئەوانە پاراستنی خەڵکی شاری سلێمانی و هەرێمی کوردستانە. کاک بێستون، ینی چی بکرێ بۆ لەمە و دوا کە حاڵەتی وا دووبارە نەبێتەوە؟ خەڵکیش ینی زویر نەبێت لە سێرکردنی یاری و ئیتر بتۆرێ لە تەماشاکردنی یاری. بەڵێ بەڕاستی ئەوەی باز دەکەم لە هەموو یاریگاکانی جیهان تەنها یەک فلتەر نییە، بەلایانی کەمەوە بە سێ فلتەر هاندەر دێتە ناو یاریگا. ئەوەی کە بەڕێز مامۆستا باسی کرد هێنانی ژوورە بۆ ژوورەوەی ناو یاریگە هەندێک شتێک کە قەدەغە کراوە ڕێگە پێداون نییە، ئەمە ناکرێت تەنها لە دەرگاکەی چونە ژوورە ناو یاریگا ڕێگری لێ بکرێت. ئەمە دەبێت بە دوو فلتەردا بێتن، دەبی پێشتر ڕێگری لێ بکرێتن، دەبی پێشتر نێڵن هیچ شتێک بچێتە ناو یاریگا ببێتە هۆی ئاژاوە جێڕی. دوو ئەو پۆلیسانەی کە باسمان کرد ئەو ڕێژە زۆرە ئەکی دەبی پێشتر پێش ئەوی بێنە ناو یاریگا دەرکەیتر هەبێ، دیوار هەبێ، سیازیتر هەبێ، لەوێ ڕێگری لەو شتانە بکرێتن. اینجا ئەم کەسە ئەم هاندەرە بێتە ناو یاریگا. خاڵێکی تریش کە کاکاوە باسی کرد پێویستە هەموو پەیژەکانی ناو یاریگا ژمارەی لەسەر بێتن، تکتەکان ژمارەی لەسەر بێتن. ئەو کەسەکە دێتە ناو یاریگا دەزانی شوێنەکە لە چێندەرە، کەسە چتر لە شوێنەکەی ئەودانە نیشیتن، ژمارەی هاندەران لە پەیژەکاندا زیاتر نەبێتن. چەند کورسی لە ناو یاریگە ئەوە هاندەر ئامادە بێتن، بۆ زیاتر ئامادە بێت. ئەوەی هەوی دەبێتە ئەم خاڵانێک کە دەبێتە هۆی گرژی و زیادی ئاڵۆ کێشە گرفت لە ناو یاریگاکان. بە تایبەتی ئێستا لە هەرێمی کوردستان چکە ڕێژەی هاندەرانی یانەکانی هەرێمی کوردستان ڕوو لە کشانە لە زۆر بوونە. هەستا تەماشا یاریگاکان کە من بێت دەڵێم ئەگەر بێت و دوێنێ یاریگاکەی نەورۆز دوو قات بایە ئەوەی ترش پەیژەی تیابە پڕ دەبوو لە هاندەر. کەواتە ئێستا کە ئێمە وەرزش ڕووی لە هێرم کردووە با ئێمە ڕۆجوانەکەی پیشانی دەرەوە بدەین. دەمانەوێت لە داهاتوو ئێمە سێریکە ئەم ڕووداوی کە ڕوویاوە ئەگە سزایەکی تون وەرنەگرن هەم هاندەرانیان هەم یانەکە ڕەنگە دووبارە بێتەوە، ینی بەپێی ئەزمموی خۆت تەسەورەکەی چی ڕوو بدا، ینی سزاکە چی بێت کە دەرەچ؟ بەڕاستی من وەکو سزا پێم ناخۆشە هەموو یانەیەک هەر یانێک لە عراق بە تایبەتی لە هەرێمی کوردستان جا لە هەر پارێزگایەک بی تووشی سزابی. کاتێک بەسەر پەرشتیارم بەڕاستی هەر راپۆرتێک شتێک لە زەرری ئەو یانانە بێتن من پێدڵگران دەبم، بەڵام ناچارم لەبەرەوەی شتەکە ڕووی داوە ئەبێ بەڕاست و دروستی کارەکەی خۆم ئەنجام بدەم. بەڕاستی بێگومان ئەگەر بێت و هەر کەسێک تاوانێک بکە هۆکاری گرژی بیتن، هۆکاری ئالۆزی بیتن، پێویستە سزای خۆی وەربگرێتن بۆ ئەوی دووبارە نەکرێتەوە. بەڵام دیسان لە هەمان کات دەڵێمەوە پێویستە بەرپرسی یانەکان ئەوانەی کە ئەمنەتی یاریگای خۆیان دەپارێزن بۆی ئەگەر بیانەوە یانەکانیان هاندەرەکانیان تووشی هیچ سزایەک نەبن لە ڕووی ئامادە نەبوو لە یاری یاخود لە ڕووی داراییەوە پێویستە باشتر ڕێگری لەو جۆرە کاردانەوە بکەن کە بۆتە هۆی گرژی و ئالۆزی لە ناو یاریگاکان چۆن بتوانن ڕێگری لێ بکەن جارێشتر ڕوونەداتن دەشتوانن ئەگەر بێت و تۆزێک خۆیان پێوەماندی بکەن و بۆی تۆزێک هەست بەرپرسیارەتی بکەن بۆی بیانەوێ خوێنی ئەو لاوانەمان جارێشتر قەترەی خوێن لە شانێ لە یاریگاکان و ئەمە ینی سەلامەتی ئەوان بپارێزن پێویستە تۆزێک خۆیان ماندووکەن و تۆزێک حکومەت و بەرپرسانی وەرزشی هاوکاریان بن چ لە ڕووی دارایی چ لە ڕووی هەر شێوەیەک بتوان هاوکاریان بن بۆ ئەوەی ئەو هاندەرە جوانە لە کچ و مناڵ و پیر و پەککەوتەوە ینی هەموو چی تێژەکان لە یاریگا بوون بۆی بەخەندەوە بێنە ناو یاریگا بەخەندەوە بستنە دەرەوە یاریگا. من سپاس دەکەم بۆیە کاتی زیاترم بە مامۆستا بێستون یا ئەو ئەرکێکیە بوو وەڵام من زۆر تەکلیفم لێکەوتم حەزەکەم هەر بەشدار بی لەگەڵ، بەڵام من سپاس دەکەم بۆ بەشداری تۆ توانی
ینی ساحەتی خۆت وەرگی سپاس بۆ ئامادەبوونت کاک بێسوونەکە خۆشەویستم بە هیوای سەرکەوتن لە بۆ زۆر سپاس بۆت هەردوو میوانە خۆشەویستەکە مامۆستازان ینی بەڕاستی کاک بێسوون شتێکی وێت ینی ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە دووبارە نەبێت یانی ئەمە باسیێشمان کرد هەیە دووبارە بێتە خۆتۆ کۆمەڵێک گەنجە ناتوانانی بەڵام ئەها ڕێی تونتر و باشتر بگریتە بەر بۆەوەی کە ئەم ڕووداوە بەم شێوە گەورەیە ڕوونەدات بڵێ ئەوەی بەڕێز پێشەکێکەوتە ئەوەی ئەو بەڕێزانە ئاماژیان پێکەوەی کاکاوتی جاریوا بۆ لە یاریگایەکی بەریتانیا 80 کەس کوژراوە بەڵام ئەبێ خەڵقی ئاقل بێت دراسی ئەو هۆکارانە بکە کە هۆکاری ئەو ڕووداوەنن ئەبێت چارەسەری بۆ دابنێ لە بەریتانیا سەیریان کرد ئەمە هەر بۆ معلوماتی بەڕێز و بینەران سەیریان کرد خەڵک بەسەرخۆشی دێت شەوان یاریەکان بوو ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو حکە ڕووداوە گەورانە ڕۆدا ئێستا یاریەکانی خولی ئینگلیزی ئارسرە و ئەوانە گۆڕا کاتەکەی مەسەلەن یەکێ لەو دبەهایشتن وشتانە ئەمە لە کاسی عالم و لە کاسی قارات بینیمانە هەموو مەشروب خواردنێ ئەوان زیاتر بیرە ئەخۆنەوە لە پلاستیک نییە مخەبایە ئاوایکەیتەوە ئەبێ بە پەرداخ کە ئاوەکەت خواردەوە یا بیرەکەی ئەخواتەوە ئیتر مخەبایە هیچ دەورێکی نییە پڕشی ناگاتی هیچ هەر ناتوانانی فڕێ بێنی ناڕوە مخەبایەکی ئەمەیە ئەم کاغەزەیە لولیان کردو بێ بە پەرداخ مەشروبەکەی ئاوەکەی ئەخواتەوە دوایی مخەبایە ئەینا ئێرە ئەوێ ناڕوە ئەوەی کە زیاتر ئەبێ مەسەلەن کۆنتترۆلی کەسەکان بکرێ کۆنتترۆلی کەسەکان بکرێ بە کامێرا ئەوەی کاوە باسی کرد ئێستا بای ئەوە نەمامۆستا ئێستا تۆ لە یاریێک نێودەوڵەتەکانشە ئەو عەدەدە زۆرە نابینی لە پاسەوانی و لە سکیۆریتی و لەمانە ئەبێ شێوازی کۆنتترۆلی تر هاتۆتە ئاراوە شێوازی کۆنتترۆلی ئەلکترۆنی پێڵێت یعنی بێت تۆ ئەلکترۆنیان کۆنتترۆلی ئەو خەڵکە بکەیت ئەوەی مامۆستاوتی ئەوەی کاگوێستون وتی یەکێ لەوانەیە کامێرایە ئەبێ هەموو چواردەوری یاریگاکان سوچەکان یاکەم یەکێ لەوە ئەوەی مامۆستا فەرمووی ئەو بلیتانە بە ئەلکترۆنی بکرێ کاتی ئەوێ بەڵام سەیری ئەمەکە هۆکارەکەی بابچینە سەر هۆکارەکەی ئایا یانەی زاخۆ هەر لەگەڵ نەورۆز تووشی ئەو کێشەیە بوو یعنی ئەمە پرسیارێکە بۆ منیش وایە بەڵێ یعنی ئایا لەگەڵ هەولێریش ئەو کێشەی نەبوو هەی بوو لەگەڵ بەڵێ لەگەڵ یانەکانی عێراقی شتزانە درا بەڵێ بۆ تا بێ بیرکەینەوە بۆچی لەوانەیە ڕەبتی نەبێ بە سلەیمانی و بە یانەی نەورۆزەوە بەڕاستی پێ خۆیانەوە حەماسی و ڕەنگە یعنی من ڤیدیۆیەکم بینی لە سۆشیال میدیا بەڕاستی لە هەر وڵاتێکی دنیا بواە هەرچی باحسی کۆمەڵایەتی بۆ هاتە سەرخەت ئەبووە حکوومەت دەستگا ئاسایشەکان باتە سەرخەت دوو هاندەریان هێناوە هاندەرێکی هەردووکی ئەو دەبەرەی ئەولابوون یەکێکیانیشان ئەیا بە عەرزاوە ئەیکوژێ و نازانم چی و لە ناو یاریگاکە ئەمە لاساس تەمسیلی هاندەرانەکە ئەمانە حاڵەتی دەرونی خەتەرن یعنی هۆکارەکان با من پێ بڵێم یەکەم هاندانێکی شوێرانە بۆ یانەکەت ئێستا خەڵک وای لاتۆ نەک بۆ تۆ باشە پرسیار لە جەناب دەکەم بۆچی لە یاری ڕیاڵ و بەرشە خۆ ڕەفتی بە دەسەڵاتدارانی سلەیمانیەوە نییە بۆ لە هەولێرە بێ بە کوردیشنی بەرەی گەلن نەیەکێتی نەپارتین بۆچی ئەبێ بە ششکان و ئەمە هاندانێکی کوێرانەیە بۆ پێڵێن هاندە ئەمە بابەتە علمیەکان کە خەڵکی متەخەسیس دۆزیۆتی یعنی ئەم کەسە کە یانەکەی دۆڕێنێ وازیان کەرامەتی شکاوە و ئەزانێت کە سوکاتی بە ذاتی خۆی کراوە ئەمە غەڵەتە ئەبێت تۆ وا سێری ئەو یانەیەکە ئەو یانەیە شتێکی بابەتیە تایبەتیە کۆمەڵە یاریزانن معارەزن بۆ سێشت بردنەوە یەکسانبوون دۆڕان بوون ئەبێت تۆ تەحمولیکەی خاڵێکی تر خراپی ڕێخستن من لەگەڵ ئەوانی ئەو یاریگایە زۆر جوانە یاریگایەکی زۆر مۆدێرنە بەڕاستی حیفە بیر لەوە بکەیتەوە تازەترین مۆدێلی یاریگایە لە بەریتانیا بەڕاستی لە وڵاتێکی پێشکەوتووەکو بەریتانیا بەڵکو بیر لە شارەسەری تر بکەینەوە خراپی بارودۆخی ئیتیحادی تۆپیپێ عێراقی داهمژیوانان ئەمەوە لە بجەماوەڕەکە سیقیان بە ئیتیحاد نەماوە سیقیان بە یاریەکان نەماوە سیقیان بە ئەنجامی یاریەکان نەماوە یعنی ئێستا باشە ناوبژیوانان کاریگەری هەیە لەسەر دروستبوونی دۆخە 100% یا ئەتوانێت بۆ مقاتعاتانەکەم دوێنە شەو یارەکەی
شورتەوەین بوو زەورا بوو بەڵێ. تۆ ئۆفسایدێک ئۆفساید یانی شتێکی زۆر سالە لە نەسی قانوناکە بێتە پێشەوە بەڵێ. ئەم یاریکەرە بچێتە پشتی دیفاعەکان ئۆفسایدە باوەڕ بێ بە دەدەقە بە بار و بە هەمووشێکە و قەراریانەوە ئێمە لە ماڵەوە دانیشتووی سێرمانەکەت ئۆفسایدە ئێرە دەردی مامۆسا ماژێکی زۆر جوانی پێیان ناو بژوانی عێراق بە شێوەی عام زەعیفە هەر نوخبەی ئاسیان پێ بەرزپەرستیەکە مامۆستا جان ینی بۆ نمونێ یانەیەکی کوردیە لەگەڵ یانەیەکی عێراقیە جیاوازیەکەن زۆر جار گەورەترین کێشە چییە تا ئێسا کوردەکان بە کورد بە عامەڵم ینی من باسی کوردستانەکەم مەقبولە حەکەمی سلێمانی هەولێر و ئەمانە بۆ بەغا و ئەوانی کەم بۆ هەولێر و سلێمانی بوویانە بەس بەغا بۆی هەیە حەکەمی بۆ زەورا و نەورۆز بکە خەڵکی بەغاش شاری بەغاکە چی سێرەکەی بەیانی بڵێ حەکەمەکە خەڵکی سلێمانیا هەولێرە نایڵن عرب نایڵێ ینی ئەمە بێمەجان نایڵێ نایڵێ ئێمە حەکەمی بۆ کێ بکەین بینی نادێشی جنوب بکەین بەرەو خوار بۆ کوردستانیانی زاخۆ دۆک و نەورۆز لەگەڵ هەولێرە بەر پرقەکانیوانکەن ئێمە نابێ حەکەمیان بۆکەن بەڵام ئەوان بۆیانەیە حەکەمی بۆ ئێمە بکەن کە بەرەوانەکەوین کەسش ئێستا تۆ دوێنێ لەو دۆخەیە هیچ هەڵەیەکی ناوبژوان تەبینی شتەکە نەخێر ئۆفساید بوو 100 قەرارێکی ڕاست بوو من ئەگەر دەربارەی یاریە بڵێ قەرارێکی ڕاست بوو زۆر بەڵام تۆزێ بارەکە سیز بوو ئەوە قەراری سەریعتری بە خێرا یعنی حەلی مۆزوعەکەی کرد ئۆفسایدەوە تەواو ئەمان تۆزێ ئەو سیستێمە مەسا ئاماژەیەکی زۆر جوانی پێ ئەم سیستەی بارە ئەم بارە ئەمان هێنیان ئێستا بڵێ شاشەوە موشێ کاکە خۆ بەس شاشەکەنی ئەبێ و کابرایی کە لێزانێ ئەمڕۆ دنیای دەری مامۆسا ماژوە دنیاوە نەی هاتووەتەوە ئەرەوە نەیەوەە چۆ بێ وەریەگریت و یێنیت وەمانە ئەمان هاتوون بارە محازرە هێنن کابراگەن خۆی لە ژانیا باری بەکار نێرەوە مامەساجان پێشتر ئەمە هاتۆ محازراڵێتەوە لە بەغاو ئەمانە کاکە دە چوار کەسی معقول بێنن لە ئۆروپا بێنن لە بەریتانیا بێنن بۆچی لەگەڵ ڕێز و حرمەتم منەوە هینە گۆرانی بێشێکی عرە بێنن بۆ بەغا بۆ سلێمانی بۆ لێر بۆ موشێرە ئەێنن ئەمە پێشوازی و پارە خاڵیت یا سەر بکەن لە بۆ ڕاضەیەکی ژێکێک بێنن با محازرەیەک بڵێتەوە با محازرە بە هەموو شەوەکانی ڕاضە بۆ کامیانیێنن بێ کەس خۆی ناغا بە ساحبی کەس ئێمە کێشەکانمانەوەی گەورەترین کێشە حەلی ئەم مشکلە زانی چیە لای من بەڵێ لەناو مەلعەبە سیاجش نەکرێت شوێن لە زۆر وڵات وایە لە زۆر وڵاتەکەی بینید لە تەلەڤیزۆنەکانەوەمەە فڕقەی میوان جمهوریەکەیەت حدودێک هەیە لە بینیانە ینی بڵێ سیاجێکیان بۆ دانێن ئاوایی کە نەتوان تێکەڵی شێبن تێکەڵی جمهوری بەرامبەر بن ئەتوان سیاجێ بکەن مەقسە بڵین ئەسا بڵێ گریمان نادی نەورۆز دەتوانێت شوێنێک ژیا بکاتەوە سیاجێکی بۆ کات لەلاوە کە تێکەڵی جمهوری شوێنە بن نەورۆز نەبن ئاوا بۆی بکاتەوە دوایەوە چالاکە مەدەنیانە بۆلی ساج کەسێکە دەوێت لەم دیواودی و داینە هیچ جوڵەیەک نابێت باشە خۆ ئەوان دەبیانە گردە شتیانە گرتێ کورسیانە کێشەکەەوەی من پێم وتی مامۆسا ئاماژەی پیاڵێ بێ بە مەقەبات تەبەن منەوە زانیاریە باشە خۆ کورسی دانیشتنە لێکراوەوە تا سێریکەن نیوەی لێکراوە وەسایلی پێ تەفتیش ناکرێن وەسایلی پێ من هەر بەجددی واڵام پێم سێر بۆ من وەختی خۆی هەر بە ئامانەتەوە پێتەڵم وەختی خۆی چون بۆ ساحای لە هەولێر بوومە چون بۆ سێری یاری تفە ینی مەقسەکەمەیە و کاتە هەولێر یەکێ بوو لە پرقەت پێشکەوتەکانی عێراق یەکەم بۆ ساڵە کە چوم چرخ ممنوع بوو بیخیتە ناو ساحەکەەوە هەر چرخێت پێ بێ بۆ نەبوو چی کەچگەرە خۆر بوو هەمویان پێپڕیان کە پیان پڕیان من گەشتماوێ وەڵی چۆرە بۆ ژێڕبوو ئاوا کرد منش پێم بوو کەچی واکردتم بە سەرۆکیێشێتی تۆپی پێی سلێمانیم فەرمو چرخەکەیانی مەقسەکە بە چرخەکەی هێشتیان سێرەکەم 20 کەس دواب کەوت قوربان لەکوێ داریژی تم بۆچی جوڵا لەبەر ئێمە جگەرا خۆی دایگرسێنین ئێمە کێشەکەمانەوەی ئەو دەباوە زانی ئەگەر بەستیێتی تۆڵ بێت لەبەر بەقوترە بەرەج کەسێ بکەێت ئەگەر بەستیێتی من ئەڵێم لەمەولا ئەم پەرداخێکە چی هەرچێکە دەردی مامۆسا ئاماژەی پێڵەیە بێ بە مەقەبە من نەمزانیوە بێ بە مەقەبە بە ئامانەتەوە بەڵام ئەو دەبەوە ناباتە ژوورە سەری دەبەکە لێکەرەوە سەری دەبەکە لێکەڕۆنا تەفتیشیشە بێ بکرێ من وەکو خەڵکە بین ناکرێت کە ئەمانەت چنە ناو یاریگاکان تەسەوەر ناکەم تەفتیشکردن بەس بلی دەگەل لێوەرگەڵە هەرەوەی پێتە بەڵێ پێمە بڕۆ ژوورە زۆر سپاسەکەم ئەگە کۆتا قسە پێ بڵێ مامۆستا کۆتا هەرەوەڵە من بابەتەکانمان وەکو پێویست باس نەکرد کە هۆکارەکانی یەکێکیان هەر حەزەکەم ئاماژەی پێ بکەم چکە بۆ ئەو دەبەرەی ئەو لاو بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی و بە تایبەتی تر بۆ ئەوان فشاری دەرونی شاری کۆمەڵایەتی شاری کەپتکردنی ئینسان یەکێکە لە هۆکارەکانی ئەمە دراسی جیهانیە یەکێکە لە هۆکارەکانی توندوچیژی لە ناو یاریگاکان ئەو ناخواردنەوەی خۆی کە هەیەی کە ناتوانێت دەری بڕێ لە ژیانی خۆی
کە یەتەوێت کۆمەڵک ئازادی هەیە و هاوارەکە و ئەوانە کە شتێکی بەدڵ نابێت ناڕەحەتیەکانی تری ژیانی خۆی لەوێ ئەوێ خەڵک بۆیە چێتیا بۆی ئازاد بێ خۆش بەڵام ئەگەر پاشخانێکی کەپت و شارێکی کۆمەڵایەتی اقتصادی سیاسی لەسەر بێ لەوێ دەربڕینەکەی غەڵەترە بێ یعنی من نمونەیەکی بەسیط بووێنەوە پێش قسەی ئەخیر من یاریگام بینیوە مەسەلەن یاری بەرشە و ڕیال بووە یاری دوو یانەی گەورە بوون باوک دایک دوو مناڵ هاتوون کوڕ و کچەکە بەلایەکە ڕۆشتنجلی یانەیەکیان لە بەرابووە دایک و باوکەکەش بەلایەکە لەلایەکە بە هەموو حەماسەتیان هاوندانی فێقەکانی خۆیان کردووە کە تەواو بوون سواری تیارە بوونەوە ڕۆشتن خاڵێک گرنگە من ئەمێ ئاماژەی پێ بکەم هیوادارم ئەم حاڵەتانە بە سیاست و بە دەسەڵات و بەمانە نەبەسینەوە بین چارەسەری جەزری بۆ بدۆزینەوە یەکێ لە چارەسەرە جەزریەکانەوەی ئێمە ڕۆشنبیری وەرزشیمان بڵاوکەین کارکەین لەسەر ڕۆشنبیری وەرزشی ئەو خەڵکە تێبگا بەڕاستی کە هەموو ئاژاوانەوەیەک ژیانی کۆمەڵایەتی تێگەیە خەسارەتی ئێستا یانەی نەورۆژ خۆی مشکلەی دارایی هەیە یعنی تۆ هاتووی ئەو شتانی بۆ ئەشکێنی ئەمەەی تر کۆمەڵێ کێشەی دارایی گەورەتری بۆ دروستێ خاڵێک ترکە بێ ئیتیحادی عراقی کاری لەسەر بکە ئەخر وێڵێن هۆکاری زەعیفی ئیتیحادی عێراقیەوەیە کە زەعیفە ئەبێ عقوبەیە سزای زۆر تند بدا بەسەر ئەو هاندەرانەی ئەو یانانەی کە هۆکارن بۆ بۆی جارێکتر دووبارە نەبێتەوە بۆیە داواکارم هیوادارم ئەم بەرنامەیە و بەرنامەکانی تر هۆکارێک بن بۆ ڕۆشنبیری بوون و سپاسی جەنابی شتەکەی سپاسی ئەو بەڕێزانەکەی سپاسی تەواوی بینەرانەکەی زۆ سپاس بۆ جەنابەت مامۆستازانە قادر کە لەگەڵم بووی هەروە زۆ سپاس بۆ کاکاوە ئەحمەد دەبات کاتێستینەکەم کە لەوێرە لەگەڵم بوو سپاسی ئامادەبوونتانەکەم زۆ سپاس بۆ ئێوەش کە تاو کۆستا بینەری بەرنامەی حەوتستان بەخواتە نەسپێرم